فلما جاءهم بالحق وقت سيدنا موسى هاتو حقي لقل خوي هنابو باسي باء كم كركة وتنبيه وتربائي معية وكو خوي فرقارة فرمي ذهب الله بنورهم ليرجى فرمي فلما جاءهم كوقتين سيدنا موسى جاءهم بالحق حقي بو هنابو بو فرعون وهامان قارون من عندنا للا ينخواي پروردگار كي ترشكي تياني هروكو سعيدنا ورسي رحمتي خواي لبيا فرمي شكي تياني كللا ينخواويا شكي شي تياني كالراسته وبقاچي معوا قالوا اقتلوا أبناء الذين آمنوا معه واستحيوا نساءهم وما كيد الكافرين إلا في ضلال. دائما دا صلاة دار كحجينية دليلك لسر راست الرواني ودرستي فكرك خوينية أترسل فشلي خوي دواي أوي توشي أيدزي فكري بوكا مقاومي فكرينا تواني بكا برانبر ببانقوازة كي سيدنا موسى باڵەداتۆ بەدەستی چەکەکەیەوە و سیلاحەکەی و سوڵتان و جەبەڕوت و پۆلیس و مخابرات و ئەمن و دەستگاکانی تریدا پڵۆساندن دێتەوە سەر ئەوان و ئەم هەڕەشانەکە قالوا اقتلوا أبناء الذين آمنوا معه ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە بە سەیدنا موسا و زۆر بوون بیان کوژن تەصفی جەسەدی بۆی کەم بێتەوە واستحيوا نساءهم ژنەکانیان بهێڵنەوە بۆ سوخرەکێشی و بۆ داوێنپیسی و بۆ خراپەکاری بۆ هەموو شتێ بۆیە تاغوتێکی مرتدی وەکو زەین العابدین حاکمی تونس کە قانونی دەرکردبوو بۆ ئەوەی هەرچی مسڵمانێک کە گیراوە کەس بۆی نییە ژنەکەشی بخاتە ئیشەوە لە مەعمەلێکە لە دەستگایەک لە دوکانێکە وەلەو بە کارەکەرێک لە ماڵان وەلەو بە نانکەری ماڵانی ژنەکەی بخاتە ئیش بحجي خويا كلسر تلفزيون يدبوي ژنەکانیان مجبور من خوان بفروشن واستحيوا نساءهم اما اسلوبي همو فرعون كاني همو زماني كشبر امر باهل ايمان خواي جورجا فرمي وما كيد الكافرين الا في ضلال بلابهم مكرو فاكو فيك نتيجه كي هرشي هرقم رايه ودڵنیاشین لەوە چونکە ئێمە بۆ خۆمان قووەتی ئیسلامە زانین چەندە ئیسلام ئەو میحنەتانەی لە بەدرێژایی 1400 ساڵ چێشتوێتی زۆر زۆرترە لەوەی کە ئێستا تووشی دێ چ لەو زەمانە بێ کە مسلمانان خۆیان زەعیف بوون و تەتەر و مەغۆل هجومی هێنایە سەریان و 2 ملیۆن کەسیان لە بەغدا کوشت ساڵی 656 هیجری چی ئەو کاتێک کە سەلیبیەکان هاتنە قودسەوە چ ئەو کاتێک کە سەلیبیەکان مەحاکمی تەفتیشیان دامەزراند لە ئیسپانیا و پرتوغالی ئێستا کە ئەندەلوسی ئەو زەمانە بوو بەرامبەر بە مسلمانان و لە هەر شوێنێکی تری ئەم جیهانی ئیسلامەدا کە هەتا ئێستاش خوێنی مسلمان بە جۆگەلە ئەڕوا و ژمارەشی کوشتنیشیان هەموو وەختێک کە ئەیبیستین ئەگەر بڵێن 2 ئەمریکی کوژراوە خەڵک زۆر پێی مهمە و غەریبە بەڵام بۆ مسلمانە بێ بڵێن 2000 کەس کوژراون 10000 کەس کوژراون 20000 کەس کوژراون بەڵام نەتیجەکەش ێزانین وما كيد الكافرين إلا في ضلال كفرعون شيشك لو كافرانا وهمو برنامج خطيش بپشتیوانی خوای پروردگار لسر تاویر بردی بانگوازی خوای وستی هر وردو خاش بيو إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثم تكون عليهم حسرة ثم يغلبون والذين كفروا إلى جهنم يحشرون